گرانش بعدی هنرمندی خوشویست ما مصطفی حسن قرهندیری پیشکش به هم خوشویستانی محمد شوانی و همو دوستو برادر چی خوشویست ليلى الماسی بیام اویا دڵکەم تۆی خۆشاوێ لەم دنیا بەس تۆی یاوێ چیرا دڵکەم تۆی خۆشاوێ لەم دنیا بەس تۆی یاوێ هەتا مردن چاوەڕێە هەر تۆی دەوێ هەر تۆی داوێ ئەو کەسەی دڵدارم بوو هەتا مردن لەگەڵ مابوو ئەو کەسەی دڵدارم بوو هەتا مردن لەگەڵ مابوو هەرچەندەکەم کە تێناگام لاستی تو بێوەفایە هەرچەندەکەم کە تێناگام لاستی تو بێوەفایە چیرا دڵکەم تۆی خۆشاوێ لەم دنیایە بەس تۆی یاوێ چیرا دڵکەم تۆی خۆشاوێ لەم دنیایە بەس تۆی یاوێ هەتا مردن هاوارەکە هەر تۆم دەوێ هەر تۆم داوێ هەناسەی من بۆ بووری تۆ دەمێکا یارتا مەزرۆ هەناسەی من بۆ بووری تۆ دەمێکا یارتا مەزرۆ دەمێکا یەر لەو ژیانە هەردەم وە چاوەڕێی تۆ دەمێکا لەو ژیانە هەردەم وا چاوەڕێی تۆ بوایە چیلا دڵکەم تۆی خۆشاوێ لەم دنیایە بەس تۆی یاوێ هەتا مردن هاوارەکەم بەس تۆی دەوێ و بەس تۆی داوێ بەرگەزاری بە میوارەیە سیرێ بکەم ئەوت لە شێتەم ماروێ ئاوارە